من لە دەرەوەی وڵات دەژیم زۆر قەلەقین بۆ کڕینی گۆشت و مریشک سەرەتا پرسیارم کرد وتیان حەڵاڵە بەس ئێستا گوێم لێ دەبێت دەڵێن بە تەریقەی ئیسلامی سەریان نابڕن لە دوکانە شەرقیەکانی خۆشمان هی خراپ دەهێنن نازانم چی بکەم ئەمە پرسیارەکە بوو تەوەرەی بابەتی ئەم جارەمان ئەوەیە کام گۆشت حەڵاڵە و کام گۆشت حرامە لە وەڵامی ئەو خۆشەویستەدا دڵین وبیللهی تەوفیق خۆشەویستم خاڵی یەکەم بزانە پەروەردگار زۆر گرنگی داوە بە خواردنی ئاژەڵەکان گۆشتی ئاژەڵەکان و ئۆشتی باڵندەکان لە سوورەتی ئەلەنعام ئاەتی 118 خۆی پەروەردگار دەفەرمێ فكلوا مما ذكر اسم الله عليه إن كنتم بآياته مؤمنين بخۆن لەو ئاژەڵانەی لەو باڵندانەی کە ناوی پەروەردگاریان لەسەر دەبرێ لە کاتی سەربڕینیاندا ئەگەر ئێوە بە ئاەتەکانی پەروەردگار بڕوادارن بەڕێزان سوپاسی ئەو بەڕێزە دەکەین کە لە ئەوروپاوە و هاوێنەکانی ئەو ئەلحەمدولله کوردانی ئێمە لە هەر شوێنێکی ئەم جیهانن سوپاس بۆ ئەڵڵا پابەندن بە ئیسلامەکەیانەوە کە حەقی شەو دەبێ وابین ئەوە تا خواردنی گۆشت پرسیارکردن دێی پەیوەندی بە ئیمانەوە هەیە هەروە شتێکی سادە نییە ئەوە نیشانەی ئیمانداری ئێوەی بەڕێزە کە لە وڵاتێکە وەکو وڵاتی خۆمان نییە قەسابەکان ناناسی شوێنەکان ئاشکرانین لەبەردەستە ئەوە نیشانەی ئیمانی ناودڵی بەڕێستە و هاوێنەکان و کوردە خۆشەویستەکانی خۆمانە لەو وڵاتانە کە بە وردی دەپرسن کام خواردنە بۆ ئێمە حەڵاڵە و کام گۆشتە بۆ ئێمە حرامە خوا پەروەردگار دەفەرمێ فەکولوا کەواتە بخۆ کەواتە گۆشت بخۆ تەنها ڕووەک خۆر مەبە خوای پەروەردگار ئاژەڵ و باڵندەکانی لەبەر سووری تۆی مرۆڤ داناوە و جەستەی تۆ پێویستی بە گۆشت خواردن هەیە بە سنووری خۆی بۆ پرسیارەکەی بەڕێزت کە دەفەرمووی سەرەتا وتیان حەڵاڵە بەس ئێستا گومانمان بۆ دروست بووە ئەڵێن بە تەریقەی ئیسلامی سەر نابڕدرێن حديثك پیغمبر هي صلى الله عليه وسلم لصحيح بخاري دايك إيمان داران خاتو عائشة بومان دجارته دفرمي أن قوما قالوا للنبي صلى الله عليه وسلم إن قوما يأتون باللحم لا ندري أذكر اسم الله عليه أم لا فقال سموا عليه أنتم وكلوه دفرميكو مال خلقك هاتنا خدمة پیغمبر صلى الله عليه وسلم وتيان إما قوشت من بوده للايان كسانيكوا قوشت من بوده نردري لا ندري نازانين أذكر اسم الله عليه أم لا لكاتي سربريني أو آجلدا أو باڵندانەدا کە گۆشتەکەی بۆ ئێمە دێ لە شوێنێکی دوورەوە بۆمان دەنێرن نازانین بسم الله لێ کردووە لە کاتی سەربڕینایان لا ندري نازانین ئێمە نە لەوێ بووین نە کەسێکیشەیە بە دیاریانەوە بوو بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی سموا عليه ئێوە لە کاتی خواردنە بسم الله لێ بکەن و بیخۆن أنتم وكلوه سموه عليه أنتم إيوة لكاتيكا كديخون بغن بسم الله الرحمن الرحيم وكلوه بيخون جوي مدني أما أصل وايك حلال به كواتا عيني برسياركي جناب الله نازانين تو أوغوشتا نازاني بسم الله ليكراوا بطريقة إسلامي سر بردراوا بويا لبروي لا ندري نازاني معلومات النية وكو أو جماعتك عرضي في غنبري صلى الله عليه وسلم لمالي إيوة بسم الله ليبكنوا بيخون بەڵام ئەزیزم گرنگ ئەوەیە ئەم بابەتە لەسەری نووسرابێ حەلال لەسەری نووسرابێ بە طریقەی ئیسلامی سەربڕدراوە ئیتر تۆ پێویست ناکە خۆت تووشی گومانکەی دەڵێن ئەو دەڵێنە هیچ نییە خۆ کەسەکە بە دیارێنەوە چۆن سەربڕدراوە جارە بەنسبەت بسم اللهەکەوە بسم الله لێ کرابێ یان نا ئەو بسم الله بەواجب داناندرێ بە بەڵگەی ئەم فەرمودەی ئیمامی بوخاری کە لە حەدیث صحیحا هێناوێتی چونکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نازاندرێ لەوێ بسم الله لە سەربڕی ناکراوە یان ئێوە لە کاتی خواردنە بڵێن بسم الله الرحمن الرحیم بسم الله کاتی ناخواردن سنەتە ئەگەر بسم الله کاتی سەربڕین فەرز بوویایە سنەت لە جیاتی فەرز ناکەوێ کەواتە ئەویشیان هەر سنەتە بە قیاسی سەرەوە ئەویشیان سنەتە